لا پەیمانگای هونەرە سلێمانی لا پێناو برەودان بە نووسینی دەقی شانۆی و هاندانی شانۆنامە نووسان خەڵاتی دانا ڕەئوف بۆ شانۆنامەی کوردی درا بە نووسەر ڕێبین خدر. گەرمای شوندە بەڕێوەیە بەڕێ گەرماکە هەڵێم و گەشت بکەم دەمبارم کێشێ سارەسەکەم. سپاستان دەکەم و زۆر خۆشحاڵم بە وەرگرتنی خەڵاتەکەم. خۆشحاڵتر کە خەڵاتێکە بۆ شانۆنامە و پەیوەستە بە دنیای ئەفسونامێز و جادووی شان خەڵاتی داناڕەو بۆ دەقی شانۆی کوردی بە مەبەستی برەودانە بە دەقی شانۆی کوردی. ئێمە لە بواری دەقی شانۆی کوردیە زۆر هەژارین بەڕاستی و دەقی شانۆش یەکێکە لە بنەما گرنگەکان بۆ شانۆی کوردی و بۆ پەرەوپێشوونی شانۆی کوردی. ئەم خەڵاتە لە ڕێگەی ناوەندی کەپرەوە دابینمان کردووە ساڵانە ئەیرێ بە باشترین دەقی شانۆی کوردی. بێگومان دەستگرتنێکیشە یارمەتیدانێکیشە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ دەقی شانۆیی بنووسن. خەڵاتەکەش بریتیە لە $500 ئەمریکی لەگەڵ پەیکەرێکی تایبەت بە خەڵاتەکە ئەمە جگەلەوەی ئەو دەقی کە ئەشی برێ ئەیباتەوە بە شێوەی کتێب چابەکرێت. ئیمساڵ ئەمە دووهەم ساڵە و ئێمە هیوادارین و ئەشمانەیەت و بەردەوامیژە بێت ساڵانە. دەقەکە بە شێوەیەشی نهێنی لەلایەن گروپێکی دادوەرەوە کە کەسانی پسپۆرن بە سەرپەرشتی خۆشم بێگومان کە کەس نازانێ ئەم دەقانە چێنووسیوێتی هەتا دوا پاڵاوتنی ئەو کەسەی کە ئەیباتەوە اینجا ئەزانین چێ بردوێتەوە. خۆشبەختانە ساڵی پار گەنجێک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئیمساڵ بە هەمان شێوە گەنجێک لە شاری هەولێری خۆشەویستەوە بە ناوی کاک ڕێبین خدر کە خەڵاتی ئەمساڵی بردوێتەوە. دیالۆجی نێوان کارکتەران زەبەردەستە تا بتوانین چیرۆکێکی زیندوو ژیانێک بخۆقین.